31 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی کەرکووک تێپەڕ دەبێت. دوا شاری هەرێمی کوردستان بوو کە ئازاد کرا. حزبی بەعس لێرە چەندین تاوانی لە دژی خەڵکی شارەکە ئەنجام داوە کە هێشتا لە یادەوەری بەشێکی زۆری خەڵکی ماوەتەوە. هەرچام لەو ڕێگایە 31 ساڵە مامکەریم چاوەڕێیە کە بە تەرمی باوکو و براکەی شاد بێتەوە، بەڵام هێشتا هەر لە چاوەڕوانیدایە. لە نهۆمی شەشەمی باڵەخانەی ئەم نەخۆشخانەیە لە ساڵی 1991 باسیەکان ژمارەیەک پێشمەرگە بە برینداری دەکەنە خوارەوە و شەهید دەبن. باوکو و برایەکی لەو کەسانە بوون. ئەو ئانەی کە گەشتمە ئێرە هاتم بۆ جەنازەکان گەڕام. ئەمنی جەنازە لێ بوو وەسف ناکرێ بڵێم ئەوە ئاوا هین بوو بێ، گەلێ زۆری لێ بوو، یعنی خۆم خەریب و شوێت بم باوەڕم پێ بکە لەوانەیە هەفتەیە خەوشم لێ نەکەوت. ئەوە سەر جەنازە مەڵدا ئەوە سەر ئەم دیودیم کرد و بۆن جەنازە و ئیتر هەر لەوەیان نەبوو بەڕاستیەکەی ئیتر بەڵگەوشتم دەست نەکەوت و بەڵێ براگەم پێشمەرگەی پارتی بوو لەگەڵ باوکما بوو. باوکم لە 65 پەیوەندی هەبووە، ئیتر لەگەڵ براگەم بریندار بوو. ئیتر کە بریندار بوو هێنانە ئەم خەستەخانەی ئەمەلیاتیان بۆ کردبوو کە ئەمەلیاتیان بۆ کرد، ئەمەلیاتەکەی ناجیح بوو. ئیتر بەتەما بوو ئەو کوڕی خاڵم بیباتەوە. ئیتر وتی خاڵە تازە ئەمەلیات کراوم، من بەرەوە خاڵە ئەمەلیاتەکەمە بچڕێتەوە. خۆزگا برا ئەو ڕۆژە هەر بیە نایەتەوە، لە بەردەست خۆمانە بمردایە ئەو هەیە بەسەر ناتایە. بەزگم نەستایە خوارۆرە هێشتا سێکچی هەیە کوڕێکی هەیە باو کەڕەولا کچەکانی ئازاد بەخوا گەلێ خەفەتم زۆرە ڕۆڵە هەی بە قوربانم چی بکەم دەسەڵاتم هەیە وەڵی تو کوڕەکە و پیاوەکەم بۆ یەکەوە ڕۆیشتونەوە هەر توانم بەخوا سێ کچشم بە یەکەوە مردووە بێ لە مناڵە مە حەوتە هەشتا نازان خۆ کوڕم زۆر بوو بە قوربانێکم خوارە قڵی بۆ مێشتەوە خوا لێ بە جیابیچانی و قلەشمەیە ڕۆڕە هەی بە قوربانتم ڕۆڕە چی بکە دەسەڵاتم نییە. لە ساڵی 1991 خەڵکی کەرکووک ڕاپەڕینیان لە دژی حزبی بەعس ئەنجامدا. بۆ ماوەی چەند ڕۆژێک شارەکە لە دەستی پێشمەرگە بوو، بەڵام دواتر بەعس گەڕایەوە و بە سەدان هاوڵاتی و پێشمەرگەی شەهید کرد. خەڵک شارەکەیان بەجێ هێشت و ئاوارە بوون. مەهدی شەفیق فۆتۆگرافەرە و خەڵکی کەرکووکە، بەدەیان وێنەی کۆڕەوەکە و ئاوارەبوونی خەڵکی ئەرچیف کردووە. کاک مەهدی کۆمەڵێک وێنە لە ئەرچیفی توێ هەیە احتیفاظت پێوە کردووە. ئەم وێنانە مێژوەکەی گەڕێتەوە بۆ کۆڕەوەکە دیارە ساڵی 91. وێنەکان ینی هەندێکی دەلالەت و مانای زۆر گەورەی هەڵگرتووە. ئەگە بکرێت ینی بۆ نمونە ئەم وێنانە چین چۆن بووە ئەوەی کە تۆ دابڵێن سێرچ لەسەر کردووە یان ناوی فۆتۆگرافەرەکەت زانیوە ئەم وێنانە دەستکەوتووە چۆن دەست بکەوتووە؟ چیرۆکی ئەم وێنانە ئەو خەڵکی کەوا لەو دەشتەیە ئەویان لەبەر ئاگردانە ئاگریانە کرد لەبەرەوەی سەرماکەی و ساڵە پێشتر بۆتم باس کرد زۆر سارد بوو. ئەمەیان کۆپتەرێکی UN کەوا بار هەڵگر ئەمە خواردەمەنی بۆ خەڵکەکەدا ئاگری خەڵکەکەش لە برساوە وێنەکە خۆی ئەدوێت کە چەند بەرسیەوە خەڵکە بەوەی چەند ڕۆژ لە ناو شاخ و داخ و لە ناو سەرما و بەفرەیە نانی نەخواردووە. ئەوەش مناڵێکی ترە لە ناو قوڕەیە کە کۆمەڵێ نانی تیری وەرگرووە نانی هەورامیە ئەوە لە وڵاتی ئێرانەوە بۆمان هاتووە. ئێمە بێ هەموو کاتێ سپاسی کوردانی ڕۆژهەڵات بکەین بەڕاستی هاوکاری ئێمەیان کرد ئێمەیان ژیانەوە جارێکی تر ئەو وێنێش
هەروە یاتاغ و جل و بەرگ و شیوان هێناوە بۆ خەڵک هاوکاریە ئەو وێنەیان سنووری تورکیایە سەربازێکی تورکی دەرەکەوێت کەوا سنوورێکیان دانانیانش خەڵک بێتە پێشەوە بەرەو وڵاتەکەیان بچن خەڵکەکەش بێنان و بیا و بە برسێتی فۆتۆگرافێکی جیهانی گەورە یانیز بەهراکیس فەڕەنسیە بە ئەسڵ لەگەڵ تیمێکی گەورە هاتنە کوردستان و ئەم وێنانیان نەقڵ کرد دوای ئەوە لە ئومە متحیدەوە کەەوە ئەمر کرا بە تورکیا سنووریان بۆ بکەنەوە خواردن بگەێنن بەو میلەتە وێنەگرێکی زۆر گەورەی جیهانی برۆنۆ بارکی ئەو وێنەگرە بەڕاستی جوهودێکی گەورەیدا لەگەڵ کووردا لەیە خەڵکی تورک ئیۆنانە خۆی هاتە تورکیا لە تورکیاوە پەڕێەوە بەرەو چیاکانی کوردستان ئەم هەواڵانەی گەیان بە UN بەڕاستی بە جیهان گەیان لەگەڵ بڵاو بۆەوە قەراری 688یان بۆ کورددارا خەتی 36 کە فڕۆکەی عێراق ناتوانێت بفڕێ بەسەر عێراقا بەسەر کوردستانە زوڵم لەو میلەتە بکە و ئەو قەراری کە دەرکرا 688 لە 5 مانگ بوو 5 چوار بوو کەوا ئیقلیمێک سنوورێک بۆ کورد دروستکەن جارێکی تر ئەو زوڵمە نەکرێت لەبەرەوەی ئەم ڕاکردنە زۆر گەورە بوو 3 ملیۆن بۆ 3 ملیۆن و نیو کەس دەربەدەری چیاکان بوو ئەو وێنەیە کابرا کۆمەڵێ سەمون بە باوشێتی ئەوە لەبان لۆریەکەەوە بەرەوە بۆ تەبان پشتی خەڵکە گە جوان تەماشای بکەی اینجا ئەوەی پێخۆشە لە کاتی کەوتنا کە خەڵک بکەوێت لە شوێنێکی بەرزەوە پێکەنینێ بزێ دێ بە لێوە ئێستا ئەو کابراار بە هەماشەوە سەمونەکانی هەمووی نیوەی لە دەستیشی بچراوە لیان کردێتەوە هەمووی نی سەمونیشە بە دەستێتی بە سزمانە سپاسانەکەم دەستاوتان خۆشم سپاسی ئێوەکەم بەڕاستی هیوادارم هەموو ساڵێک ئەم یادە بکەینەوە نەوەکانی دوا ڕۆژمان کە ئیمڕۆ دێنە سەر زەوی لە دوای ئێمە بزانن باو باپیریان چیان بەسەر هاتووە چی نەهامەتێکمان بینیوە ئێمە بۆی ڕێزی ئەم ڕۆژە بگرن هەمومان بتوانین خزمەتی وڵاتەکەمان بکەین بتوانین وڵاتێکی بچکۆلێش بێ بۆ خۆمان دروستی کەین ئەوە کەوێتە سەر جوهودی ئێمە کەس با لە وڵاتی خۆی بێزار نەبێ ئەوەی خاکی نەبێ دین و ئیمانیشی نییە من وا ئەزانم شاید حاڵوانەی کە لە ڕووداوەکانی ساڵی 1991 بوون بەشداری ڕاپەڕینیان دەکرد ئێستا بەشێکیان تەنها لە دوورەوە تەماشای کەرکووک دەکەن چونکە وەکو خۆیان دەڵێن شارەکە لە بارودۆخێکی نائاساییدایە و ناتوانن لەو دۆخەدا بژێن لە 1991 کورد توانی بە یەکگرتووی خۆی لە یەک ڕیزی هەموو لایەنەکان توانی کەرکووک ڕزگار کا لە دەستی ڕژێمی بەعسی فاشی بەڵام ئێمە بێ بچینە پێش 20 مانگ ئێمە 19 مانگ لێرە لە پردێ کۆبوونەوەیەکمان کرد بەڕێز کاک مەسعود و کاک کۆسرەت و نوێنەری حزبی شوێعی و نوێنەری پاسۆک و هەمویان هاتن سۆشیالیست و کۆبوونەوەیە کرا لێرەوە بڕیار درا هێزێکی پێشمەرگە بنێرێتە ناو شار ئەو بوو لە هەموو لایەنەکان تقریباً 450 پێشمەرگە نادرایە ناو کەرکووک چکە کەرکووک ڕاپەڕین تیان نەکرا پێشمەرگە ڕزگاری کرد لەگە جەماوەری خەڵکی کەرکووک کە لە دەرەوەی کەرکووک هاتن مەسەن ئۆردوگاکانی بنەسڵاو و دارەت و ئەو تۆپزاوە کە هەموو ئۆردوگاکان خەڵکی کەرکووکی زۆر لێبوو ئەو خەڵکی کە لە کەرکووک مابووە حکومەت دەست بەسەری کرد بوو ئەوەی گەنج بوو هەمووی دەست بەسەر کرد بوو هەمووی لە وەزعێکی زۆر خراپا بوو ئێمە 2 ڕۆژ پێشتر هێزێکمان نەتوانرا بچێتە ناو کەرکووک بەڵام شەوی نۆزە لەسەر 20 هێزێکمان 450 کەسی چوونە ناو کەرکووکەوە لە ناو کەرکووک شەڕیان کرد منەزەمەکانیان گرت کۆمەڵی شەهیدیاندا دەورێ زۆر باڵایان هەبوو بەڵام هەتا درەنگ دەرچوو هەتا دەمە مەغریب دەچوو وەزعیان شڕە بوو حکومەت زەختی لیانە کرد ئێمەش لێرەوە لە کانی دۆمەڵان و لە کەلسیەکانیان و لە 34 خۆڵەوە هێرشمان برد بۆ هەم بۆ ڕزگارکردنی کەرکووک هەم بۆ پشتیوانی ئەو هێزەی ناو شاری کەرکووکە ترێن بەش بە حاڵی خۆمان من کەوتمە سەر کەلیسیەکانیان و بەرەو سەیتەرەکە لەوێ 34 دەبابە
لە خەڵک و جەماوەرەکە ڕاوەستا بوون تەقەیانە کرد ئەو سێ چواردە بەیەمان شکاند ڕۆی ڕای کرد گەیشت نزیک سەیتەرەکە تیارە هات کۆپتەر هات لێمانیدا زۆر سێ چوار سیاری لەسەر جادەکە سووتان و هەندێک کە سوکارمان شەهید بوون هەندێک خەڵکی جەماوەری کەرکووک شەهید بوون لەوێ لە قەبرستانەکەی ڕەحیماوە هەندێک پێشمەرگەی شەهید بوون هاوڕێ و هەڤاڵی خۆمان بوون ئیترەوە بوو مەغریب هێزەکەی حکومەتمان شکان ئەوان کۆمەڵێ دەبابەهات بوو دەوریانی گرت بوو لە دەوری ڕەحیماوە چل دەبابەهات بوو دەوری لیان گرت بوو کە زەخت لەو پێشمەرگانی ناو شارکە و زەخت لە خەڵکەکەکە ئێستا پێویست نییە بەڕێیت و ئەو بەرە کورسانەی کە هەبوو لە ناوتێک ئێستاش بەرێکی یەکگورتی کوردی هەبێ هیچ لانی کەم بۆی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنرێت بۆی دۆخی کەرکووک لەو دۆخەیە ڕزگار بکرێت کە ئێستاتیایەتی یانی ئێستا لە مواقعە پێویست نییە زۆر زەروریە هەر زۆر زەروریە ئێستا لەم کاتەیە یەکگرتنیەک دروست بێ بەرەیەک دروستکەن بەس بۆ ڕزگارکردنی کەرکووک ناوچە دابڕاوەکان ئێستا ئێمە ڕاستە هەرێمی کوردستانمان هەیە هەرێمەکەمان تا حدێک بەرقەرارە بەڵام بەبێ کەرکووک و بەبێ دڵ و قودسی کوردستان وەک سەرکردەکانمان وتویانە هەرێمەکەمان کامل نابێ تەواو نابێت پێویستمان بە یەکگرتنە بە یەک ڕیزیە بۆی بتوانین شتێک بکەین بۆ کەرکووک ناوچە دابڕاوەکان ئەی وەزعی کەرکووک ئێستا چۆنە وەڵی وەزعی کەرکووک لەو پەڕی خراپیایە ئەو خەڵکی کەوا لە کەرکووکن باسی زروفی خۆیانەکەن کەرکووک کورد لە حکومەتان نییە کورد دەسەڵاتی نییە کورد توانای نییە کورد موظفێکی بۆ دانامەزرێ بڵێم چی کەرکووک ئەوە وەزعێتی وە دۆخی شارەکە ئێستا بە دڵی کورد نییە دانیشتوانەکەی گلەییان هەیە و ژیان ئاسایی نییە ئایا ئەو دۆخەی کە ئێستا لە کەرکووک هەیە چۆن چارەسەر دەبێت و پێویستی بە چییە؟ سپاس دەکەم بۆ دەرفەتە نەمێ بپرسم دوای 31 ساڵ کە ڕاپەڕین کراوە ئێستا دۆخی کەرکووک چۆنە؟ بەداخەوە دۆخی کەرکووک دۆخێکی باش نییە دۆخێکە کە پێش 31 ساڵی پێشومان بیرەخاتەوە کە لەم شارە تعریب و دەرکردن و تەبعیسە بوو ئیسا بە شێوازێکی ترە بە دڵنیاییشەوە ئەو کاتێکە ئەو هەموو زوڵم و زۆرێشە بوو خەڵک لێرە بەرگری لە شناسنامە و مانەوەی خۆی دەکرد لە کەرکووک بە دڵنیایەوە ئێستای شەر ئەو ڕۆحی بەرگریە لە ناخی تاکی کەرکووکی ماوە لێرە لەسەر پرسی ناسنامەی کوردستانیەتی کەرکووک ئێستا دەبینی ینی واقعەک دروست بووە کە تعریب تا دێت یعنی لە کەرکووک زیادەکە و بە جۆرە لە جۆرەکان زەوی کوردای گیرەکرێت پرسی ناسنامەکەی تا ڕادەیە کاڵەکرێتەوە ئەمە مەترسی نییە و دەبێت کورد چی بکات لە واقعی ئێستاە بە دڵنیایەوە ئەمە واقعی شارەکە بووە لە دامەزراندنی حکوومەتی عێراقیەوە بەس وەکو گوتم خەڵکی ئەم شارە بەرگری کردووە بەرگری شەکات چارەسەر ئەوەیە بۆ ئیستقراری حکوومەتی عێراقیش چارەسەری ئەم شارە بکات
چونکە تا چارەسەری ئەم شارە کێشەی ئەم شارە پرسی ئەم شارە نەکرێ عێراقیشی سقرار وەرناگرێ زیاتر کێشەکان لە بەغداوەیە هیوادارین ئەم جارێکە حکومەتی عێراقی دامەزرا بتوانرێت لە بەغدا فشار دروست بکرێ ئەو وەزیرانی کە لەوێ بن ئەو ئەندام پەرلەمانانەی کە خەڵکی کەرکووکن ئەمانە بتوانن مادەی 140 بەرە پێ بدەن و بتوانن ئەو مادەیە ئەو قۆناغانەی کە جێبەجێ نەکراوە جێبەجێ بکرێت. باشە بەعام پەیامت چییە؟ قسە چییە؟ بە تایبەت کە ئێستا دۆخێکی سەپێنراو لە کەرکووکەیە و دۆخێکە بە دڵی دانیشتوانەکەی نییە ینی زەجە پرسیارەکرێت دەوترێت کە خەڵک ڕاپەڕینی کردبووی واقعێکی تازە بێتە پێشەوە لە کەرکووک بەڵام واقعێک هاتە پێشەوە لە دوای 16 ئۆکتۆبەری 2017 بەداخۆکە واقعەکە بە دڵی خەڵکەکەی نییە. ئەم شارە هەر لە دامەزراندنی حکوومەتی عێراقیەوە ئەم قۆناغانەی بینیوە بە دڵنیاییشەوە ئەم قۆناغیش کۆتایی پێدێت خەڵکی ئەم شارە خەڵکیی قارەمانە ئەم قۆناغیش تێپەڕێ و ئەگەڕێتەوە سەر دۆخی جارانی لەبەر ئەوەی ئێمە زۆرینێن لەم شارە لەم هەڵبژاردنانش دەرکەوت کە کورد زۆرینەیە کورد ئەبێ ڕێگای دیبلۆماسی و چارەسەری دیبلۆماسی بەکاربێنن بە تایبەتی لە بەغداوە بتوانێت چارەسەری ئەمە بکەن. پەیامی من بۆ هەموو کوردێکە کە واز لە یەکتشکاندن بێنن کورد بوون گرنگە لەم شارەیە شانازیە ئینسان مرۆڤ لێرە لەم شارەیە بتوانێت ناسامەی خۆی بپارێزێ. ڕاپەڕینی نەوەتویەکت لە بیرە؟ بەڵێ. چی بوو؟ ئەو ڕۆژە چیت بیرە خاتەوە؟ وەڵا بیرایەکەی ناخۆش بوو بەس نیایەکەی خۆش. چۆن؟ بیرایەکەی لەم کەرکوو ئەوەی کورد بۆیان کرد و یان کوشت یعنی بێ مەحکەمە بێ مەحکەمە زۆریان برد یعنی بیرایەکەی زۆر ناخۆش بوو بەس نیایەتەکەی خۆش. دوای 31 ساڵ لە ڕاپەڕین مەسەلەن چیت هەیە لە واقع؟ بۆ لایەنی چیەوە؟ یعنی دوای 31 ساڵ کە ڕاپەڕین ئەنجام دراوە دۆخی کەرکووک ئێستا چۆنە؟ وەڵا گەروا بێ خۆشە بەزەکە خراپتر نەبێ. بەڵێ ئەگەر هەواکە بیگۆڕێ خراپتر. واقعی کەرکووک تەوعەن بەدڵمانە لەو زۆر بەدڵمانە چکە خۆی ئەو دوو حیزبی خۆمان کرد تێک ئاڵان دەی محافزێکیاندار نابوو کەرکووک کە دایانەنە ئێستا کابرای عەرەبە کابرای عەرەبیش لەگەڵ برایەتی تورکمانە دۆست بوونە حیزبی پارتیش نەماوە لێرە کەس وەکومی لەو نازانم چی ڕێ برن لەگەڵێن بوو خۆی شتێک نییە هیچ دەسەڵاتی هیچمان نییە لەم کەرکووک کورد هیچ دەسەڵاتێکی نییە بەوە ڕاکە. لە دوای ساڵی 2023 کورد توانی جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ کەرکووک بە پاڵپشتی جەماوەری ڕاپەڕیوی ئەو پارێزگایە بەڵام لە 16 ئۆکتۆبەری 2017 جارێکی دیکە بە هۆی خیانەتی گروپێکی سیاسی شارەکەیان ڕادستی حەشدی شعبی و
هێزەکانی عراق کرد نیوەی کورد و خاکی کوردستانیان لەدەستدا ئێستا و دوای 31 ساڵ ئایا کورد چی بکات لە کەرکووک دەتوانێت کە بەرەیەکی کوردستانی یەکگرتووی هەبێت بۆ ئەوەی کە کەرکووک بەدەست بهێنێتەوە یان ئەو دۆخەی کە ئێستا هەیە هەر بەردەوام دەبێت.